ئایا بەرهەمی ئیمان بە قەزا و قەدەر ئایا قەزا و قەدەر تەنها ڕوکنێکی ئیمانی مجەڕەدە یا قەزا و قەدەر سەرچاوەی ئیلهام و سەرچاوەی دڵخۆشی و سەرچاوەی باوەڕن بۆ مرۆڤ ئێمە بە هەڵە تەعامل لەگەڵ قەدەرا ئەکەین زۆر جار قەدەر ئەکەین بە سەرچاوەی ناخۆشیەکان لە کاتێکە قەدەر بەڕێزان سەرچاوەی ڕۆشنایی دڵی ئینسانی ئیماندارە قەدەر لە زۆرێک لە ئەرکانەکانی ئیمان زیاتر یەقین بۆ ئینسان دروست ئەکا ئەگەر بە شێوازێکی دروست لێی بگا بەرهەمی ئیمان بە قەدەر چییە بەڕێزان جارێ خەڵی یەکەم بەرهەمی ئیمان بە قەزا و قەدەر ئەوەیە کە ئێمە ئەگەینێ بەخوا چونکە ڕوکنێکە لە ئەرکانی ئیمان ئینسان ئەگەر ئیمانی پێی نەبێ ئیمانی دانامەزرێ خاڵی دووەم قەدەر ئیخلاص لە ئینسانە دروست ئەکا لە هەندێک شیرکی قەولی و فعلی و نیەتیش ڕزگاری ئەبێ چۆن یعنی خەڵکێک بێ لە دەرەوەی ویستی خوا ویست بۆ شتی تر دروستکە کافرەکان بۆچی کاتی خۆی بێدینە بوون ئاهاتن کۆمەڵێک بابەت هەبوو کە تەنها لە دەستی خوایە بوو ئەیاندایە دەستی خەڵک پەنایان بۆ خەڵک پێ ئەبرد خێر و شەڕ مەسەلەن کاتی خۆی زەرادەشتەکان خوای ڕووناکی و خوای تاریکیان هەبووە خوای باشە و خوای خراپە خوای وشکە ساڵی خوای قاتوقڕی خوای باران ئێمە کە ئیمانمان بەوە هەیە ئیمانمان بە قەزا و قەدەری خوا هەیە ئێمە ئەزانین هەموو شتێ بەدەست ئەوە غەیری ئەو هیچ کەسێک بە مودەبیر و مسەیری ئەم کەونە نازانین لەبەرەوەی ئیخلاص بۆ ئینسان دروستەکە ئینسان ئەگەر ئیمانی بە قەزا و قەدەر هەبوو قەناعەتی وایە کە ئەو خوای پەروەردگارە دەسەڵاتی مطلق و ڕەهاهی ئەوە لەم گردونەیە هیچ دەسەڵاتێکی کەسی تر نییە ئینسان هەرچیشی بوێ ئەبێ تەنها لە خوای گەورە داوای بکە خاڵێکی تر ئینسان ئەگەر ئەم ئیمانە قایمی بە قەزا و قەدەر بۆ دروست بێ دایمە حوسن ظەنی هەیە گومانی باشی هەیە بە خوای گەورە بۆ چونکە ئێمە لە مەراتیبی ئیمانی قەزا و قەدەراکە باسمان کرد باسی علم و مەشیئە و کتابە و خەلقمان کرد کەواتە ئێمە قەناعەتمان هەیە بەوەی خوا هەر بڕیارێک ئەدا لەم گردونەیە ئەو بڕیارە بەبێ حیکمەت نییە ئەو بڕیاری خوای پەروەردگار لە جێی خۆیایەتی ئەم ئیستیسلامە ئەم حوسن ظەنە بە خوای پەروەردگار یعنی بۆ نمونە کابرا نەخۆشەکەوێ کە نەخۆشکە و هەستوانەکە خوا تۆڵی ئەدات یا خوا تۆڵی لێ کردوتەوە سزایەدا نا هەستکە بەوەی حوسن ظەنی هەبێ بەخوا ئەمە بەسەرکردنەوەیەکی خوای پەروەردگارە زەرەرێکی مادی دێ وەکو ئەوەی لە قستەکەی خضرا باسمان کرد بزانە خوا خێری بویستووی ئاخوا لە قورئانە کە فەرمی قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا أو علينا لنا إلا ما كتب الله لنا يعني لمصلحتي إما قدر كان دين أو بلا مصيبتاني رومانتي أكن لا إرادة كونيكي خواي پروردگارا يقين من هبه بوي لبرجواندي إيمن بوي قدر حسن ظن بو خواي پروردگار دروستكا خالي كتير رزامندي إنسان لخوا دروستكا يعني إنسان كإيماني بقضاء وقدر هبو هميشه خوا هرچی لەگەڵ بکە ئەم بە ڕەزامەندی مامەڵەکە لەگەڵ خوای پەروەردگار ئەم بە قەناعەت مامەڵە لەگەڵ قەدەرەکەی خوای پەروەردگارەکە فەقیر بوو قەناعەتی تەواوی هەیە بۆی ئەم فەقیریە لە بەرژەوەندی ئەمە دەوڵەمەند بوو هەر قەناعەتی بەوە هەیە نەخۆش بوو لەشی ساغ بوو مناڵی هەبوو نەیبوو باشە هەرچی هات ئەم کابرایە یەقینی هەیە بەوەی بەو قەدەرانی خوا ڕازیە لە هیچ کاتێکە سکاڵا لە دەست خوا لای خەڵک ناکە سەلەف وابوون کاتی خۆی کە نەخۆش کەوتون کە خەڵک سەردانی کردوون نەیان وتوە ئازارمان هەیە چکەوتیانە نەخۆشیەکە بەسەرکردنەوەی خوای گەورەیە ئەگەر بڵین ئازارمان هەیە لەوانەیە سکاڵا بێ لە قەدەرەکەی خوا لای خەڵک لەوانەیە لە ئەجری نەخۆشیەکە ببە قەت ئەخلاقی سەلەف لەگەڵ خوا وان بووە هەرگیز ئیقتیراحیان بۆ خوا نەکردووە لە ژیانی خۆیانە پێشنیاریان بۆ خوا نەبووە وتویانە خوایە خۆچی بە چاکەزانی ئەوە بڕیار بدەی بۆ ئێمە لە ژیان لە مردن لە لەشساغی لە نەخۆشی لە پێدانی مناڵ لە بردنەوەی مناڵ لە هەموو ئەوەی کە هەیە و پەیوەستە بە ئێمەوە بڵێن خوایە نەڵی خوایە مەسەلەن پارەم بەرێ چکە پارەت باتێ لەوانەیە لا ڕێبیت نەڵی خوایە پۆست و پلەم بدەرێ
لەوانەیە خراپ بێ بۆ تۆ. پێغەمبەری خوا لە حەدیثێکا فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئێوە جوانی وا هەیە چۆن پارێز بۆ نەخۆشەکانتانەکەن خوا پارێزی عەبدە ساڵیحەکەی خۆی ئەکا. ئەفەرمێ تیجارەتێک دێت خوا بە مەلائیکەتەکان ئەفەرمێ لێیلا بدەن چونکە خوا ئەزانێ ئەو تیجارەتە پێوەی سەرقاڵ بێ پێی لا ڕێ ئەبێ. لەبەرەوە خوا چۆن ئێمە نەخۆشمانەیە حەزی لە شەکرەی هەیە، ئێمە نایڵین شەکر بخوا بۆ چکە ئەزانین ڕاستە ئەو حەزیرێتی بەس شەکرە بۆ شەکرەکە خراپە، یعنی خراپ تەفاعولەکەن لەگەڵ یەک. خوای گەورەش ئێمە ئەزانێ چۆنین، هەندێک شت هەیە خوا لە ئێمەی لا ئەدا چونکە ئەگەر تەقدیری کا بۆمان ئێمە لەوانەیە پێی خراپ بین، پێی لا ڕێبین. لەبەرەوە ئەم ڕەزامەندیە ئەنجا عولەما ئەفەرمون ئینسانیش کە لە خوا ڕازی بوو ئەم ڕەزامەندیە محاتە بە دوو ڕەزامەندی خوا. بۆ ئینسان کاتێ لە خوا ڕازی ئەبێ ئەگەر خوا لەو ڕازی بوو بێ لە بەرهەمی ڕەزای خوا لەو ئەم لە خوا ڕازی ئەبێ کە ئەمیش لە خوا ڕازی بوو لە دوای ئەم ڕێضایش ڕێضایەکی تری پێ ئەدا لە دوای ئەوەی کە ئەو لە خوا ڕازیە بێ. هیچ کەسێک لە خوا ڕازی نابێ ئەگەر خوای پەروەردگار لەو ڕازی نەبوو بێ کە ئەو لە خوا ڕازی ئەبێ، یعنی خوا لەو ڕازیە کە لە خوا ڕازی بوو خوا لە دوای ئەوە ڕەزامەندیەکی تریشی پێ ئەبەخشێ. کەواتە ڕەزای ئینسان لە خوا محاتە بە دوو ڕەزای خوا لە ئینسان. بەڵام گلەیی و گازندەکردن لە خوا ئینسانە بێ بزانێت کە ئەوە نیشانەی پەنا بەخوا دووریە لە خواوە، تێنە گەیشتنی حەقیقەتی دینە. بە یەحیای کوڕی معاذیان گوتیان چۆن ئیمانی ئینسان ڕێکدا ئەمەزنێ، چۆن ئیمانی تەعاملی لەگەڵ خوا تەواوە بێ. گوتی لا يستقيم إيمانه حتى يعامل ربه فيقول له. گوتی ئیمانی دانامەزرێ ڕێک نابێ هەتا تەعامل لەگەڵ خوا نەکا بە خوا نەڵێ ربي إن أعطيتني قبلت وإن منعتني صبرت وإن دعوتني أجبت وإن تركتني عبدت. خوايا بمديتي سپاسی لەسەرەکەم قبوڵمە، ئەوەی تۆ ئەیدی من سپاسی لەسەرەکەم، ئەوەی نایدەی سەبری لەسەر بکرم، ئەوەی تۆ پێت خۆشە و داوات لە من کردووە لە خزمەت تا مودێم بەدەم داواکانتەوە. ئەگەر وازم لێ بێنی یعنی ئەگەر تۆش واز لەوە بێنی من بە عەبدی خۆ قبوڵ نەکەی من هەر تۆم بە خوای خۆم قبوڵە و عەبدایەتی بەردەوام ئەکەم بۆ تۆ. ئەمە مەقامی ڕیضایە. لەبەرەوە ابن القيم لما دارج السالكين أفرمي ارضى عن الله في جميع ما يفعله الله بك لخوا راضي بلهمو أوشتاني بسر الدين. أفرمي فإنه ما منعك إلا ليعطيك. قال أو بويا لي دقريتوا بو أوي لو زور زياترد بداتك لي قرتويتتوا ولا ابتلاك إلا ليعافيك. بويا نخوشي خستوي بو أوي دواي تندرستي باشترت پێ ببەخشێ ولا ئەمڕەضەکە إلا لیەشفیەک بۆیە نەخۆشیت پێ ئەدا بۆ ئەوەی چارەسەریشت بۆ بنەرێ ولا ئەماتەکە إلا لیحیەک بۆیە ئەتمرێنێ بۆ ئەوەی زیندوت بکاتەوە بە خزمەتی خۆی بگەی. فإياك أن تفارق الرضا عنه. ئەڵێ زۆر ئاگاد لە خۆت بێ ڕەزامەندی لە خوا لە دڵت دەرنەچێ. بۆ چکە ئەڵێ ئەگەر یەک طرفەتە عین لە ڕەزامەندی خوا غافڵ بی فتسقط من عینه لەبەر چاو خوا ئەکەوی. جا پەنا بەخوا ئینسانێ لە پێش چاوی خوا بکەوێ. جاری وا هەیە ئێمە لە شتەیەکە برادەرێک دۆستێکمان تاقی ئەەکەینەوە بۆ نمونە زەرێکمان داوە لە ماڵەکەی ئەچین اعتیزارە هێنینەوە لەو کاتەیە بێ بەگژمانە و ناڕەحەتی دەربڕێ بۆ هەتایە لە پێش چاومانەکەوێ چکە بەرگەی ئەوەی نەگرت ئێمە یەک جار برادەرایەتەکەی دۆستایەتەکەی خزمایەتەکەی تاقیکەینەوە یەک جار پێویستیەکمان تێیکەوێ بۆ بەبلەغێک پارە 50 ساڵ دۆستمان بێ کە دەستی نابە ڕوومانەوە ئەی دۆستایەتی بۆ کاتی تەنگانە نەبێ بۆچی بۆ کەی لەبەرەوە ئینسان دۆستایەتی کە لەگەڵ خوا ئەکا ئەبێ زۆر ئاگای لەوە بێ دۆستێکی ڕاستەقینەی خوا بێ کاتی خوای پەروەردگار بەسەری ئەکاتەوە لە شتەیەکە کە بەدڵی ئەم نییە ناڕەزایی دەرنەبڕێ بۆ لای خوا سکاڵا لە خوا نەکا ناشکری نەکا لە خوای پەروەردگار بۆ فتسقط من عینه لەبەر چاوی خوا ئەکەوی ئیتر ئیمانەکە دەرناچی. وەی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم
أفرمي أشد الناس ابتلاء الأنبياء ثم الأمثل فالأمثل وإن الرجل ليبتلى على قدر دينه. أفرمي كي زور بشمينت بولا دنيا پیغمبران داي أو أواني إيمانيا وكو إيماني پیغمبران وايا مروف لقدر إيمانغي تاقي أكريتو. أجر إيماني صلابتي تيابه خواهي پروردگار تاقي كرنوي قرسي بو كطلبي زيرك بامتحاني قرس تاقي بيتو كي زيرك سؤالي سوق تلبي تمري جواب داتو أواني كبلبالاكاني بهشتيان بي أدري أوانن كولامي برسيارة قرسكاني خوال الدنيا أدنوا بوي برزان أمانة هندق لثمرات إيمانا بو دنيا هندق لثمرات إيمانا بقضاء وقدر بو بيوندي كردن لقل خواه